دیارە ئەو گۆڕێکە هەڵدراوەتەوە گۆڕی هاوڵاتیی سووریە نای ڕابعە مەحەممەدا تەمەنی هەشتا ساڵە دانیشتوی پارێزگای هەڵەبجە بۆ بەڵام لەو کاتێککە کۆچی دوایی کردووە لە هەشدەی شەش ئەو کاتە بوو کە کۆرۆنا هەبووە خزم و کە سوکاری خەڵکی کۆبانێن لەوێ بە ئامانەت ناشتویانە پاش ئەوەی کە بارودۆخ ئاسایی بووەتەوە بە هەستاون بە پێشکەشکردنی بەڵگەنامەی فەرمی لە ڕێگەی پارێزگای هەڵەبجەوە و ڕێگە پێدانیان بۆگرەوە هەم ماڵەکەی ماڵی کوڕ و خزم کە سوکارەکەی گەڕاونەتەوە بۆ ڕۆژاوی کوردستان بۆ شاری کۆبانێ و جەنازەکەشیان لەگەڵ خۆیان بردێتەوە بۆ شاری کۆبانێ ئەمە ئەو هەواڵەیە کە بڵاو بووبەوە پۆلیس بەدەداچوونی بۆ باڵێ لە کاتی ناشتنی ئەو ئافرەتەیە دیارە کارمەندی پۆلیسی ئێمە ئامادە بووە لە شوێنی هینەکەی و لە کاتی دەرهێنانەوەشی دیار ئەوان هاتوون مۆڵەتیان وەرگرت و جەنازەکە هەر لە سنووقێک ناشتویانە لە شوێنی گۆڕستانەکە و دەرهێنانەوە کەشی وەکو پێم وتین ئاگداری لایانی پەیوەندیداریان کردو پەڕێز پارێزگاری هەڵەبجە ڕێگە پێدانی بۆ کردو.